لە کاتێکدا هەوڵەکان بۆ چەسپاندنی ئاگربەست و پێشخستنی پرۆسەی سیاسی لە لوبنان بەردەوامە، ئەمریکا جارێکی دیکە فشارەکانی بۆ سەر حیزبوڵڵا و تۆڕەکانی نزیک لەو گروپە زیاد کردووە و سزای نوێی خستووەتە سەریان. واشنگتۆن دەڵێ سەقامگیری و داهاتووی لوبنان بەندە بە بەهێزکردنی دامەزراوەکانی دەوڵەت و کەمکردنەوەی کاریگەری گروپە چەکدارەکانی دەرەوەی حکوومەت. بۆ زانیاری زیاتر لەسەر سزانوێکانی ئەمریکا هاوکارمان سۆران خاتریمان لەگەڵدایە لە ستودیۆ. سۆران بەخێر بێیت. سزاکان کام تاکو و دامەزراوەی کردوتە ئامانج و هۆکاری سەرەکی ئەم سزایانە چین سۆران؟ بەفراوە هۆکاری سەرەکی ئەو سزایانە کە لەسەر هەندێک کەس و ڕێکخراودراوە ئەوەیە کە ئەو کەس و ڕێکخراوانە ڕێگریان کردووە لەوەی کە گفتوگۆکانی نێوان لوبنان و ئیسرائیل بگەنە ئامانج و دەوڵەتی لوبنانیش دەسەڵاتی خۆی لە وڵاتە بکرێتە دەست. بەرپرسانی لوبنانی کە لە حیزبوڵڵا نزیک بوون و هەند چەند ڕێکخرا و کەسی دیکە یا تۆڕێکی بازرگانیش سزا دراون. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێ ئەو بەرپرسانە حکوومەت کە لە حیزبوڵڵا نزیک بوون و سزا دراون دەسەڵاتی خۆیان بەکارهێناوە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی سیستەماتیک و بە ئەنقەس دەوڵەتی لوبنان لاواز بکەن. هەروەها وزارەتی دەرەوە دەڵێت کە ئەم بەرپرسانە بە هاوئاهەنگی و هاوکاری لە نێوان حیزبوڵڵا ڕێگریان کردووە لەوەی کە دەوڵەتی لوبنان دەسەڵاتی خۆی لەسەر هەمووی ئەو وڵاتە بسەپێنێت و کۆنتترۆڵی هەموو ئەو وڵاتە بگرێتە دەست. وزارەتی دەرەوە هەروە دەڵێت کە ئەو چالاکیانەی کە کراون لە پێنا بەرژەوەندی حیزبوڵڵای پێشگیریان کردووە لەوەی کە سەروەری و سەقامگیری بگەڕێتەوە بۆ لوبنان و هەروە سربەخۆیی بگرێتەوە بۆ لوبنان لە بری ئەوە جۆرە سیستمێکیان داناوە لە لوبنان کە بە لاواز کە لوبنان وەکو وڵاتی لوبنان بە لاوازی و دابشکراوی دێڵێتەوە. ئەمەش لە نەک لە زیانی لوبنان لە زیانی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت کە حیزبوڵڵا ڕێکخراوێکی تەروریستیە، گروپێکی تەروریستیە کە بەرژەوەندیەکانی کۆماری ئیسلامی لە پێش بەرژەوەندی لوبنانەوە داناوە. هەروەها گەورەترین بربەسە لە بەردەم چاکبوونەوە و سەقام لە لوبنان سەقامگیری و هەروەها داهاتووی لوبنان و داهاتووی لوبنان لە دۆخێکە بە بارمتە کردووە کە هەمیشە پڕ لە ئاڵۆزی و لە ململانێ. بۆیە هۆشداری داوە بۆ کەسانە کە ئەو کەسانەی کە لە یارمەتی دارایی و یارمەتی سیاسی حیزبوڵڵا دەکەن پشتگیری لەو گروپە دەکەن کە باجی بە وتەی وەزارەتی دەرەوە باجی هەڵبژاردنەوەی خۆیان و ئەو پاڵپشتیە دەدەن. وەزارەتی دەرەوە لە ئەکۆتایە جەختی لەوە کردوێتەوە کە بۆ ئەوەی کە ئاشتێکی بەردەوام لە هەموو ناوچەکە هەبێ و هەروە سەقامگیری و خۆشگوزەرانی لە لوبنان هەبێ پێویستە حیزبوڵڵا چەک بکرێت، ژێرخانەکانی هەڵبۆشێنرێتەوە و دەوڵەتی لوبنان دەسەڵاتی خۆی لەسەر هەموو لوبنان بسەپێنرێت و کۆنتترۆڵی ئەو وڵاتە بگرێتە دەست. بەڵێ سۆران هەرگاو پەیام ئەمریکا ژبەرێ دە هەلوەستای دوێ واریدە نەهاتی گواردن هەمبەر حیزبوڵڵا وەکو ڕێخستنێک تەروریست. وەزارەتە خەزینەیەشی تشتێک دوێ دەربارەی دەگوتوان چه زانیری جەمتە هەنە سۆران؟ وەزارەتی خەزینەیشە لەو بارەوە پەیامێکی بەڵاو کردوێتەوە دەڵێت ئەو بەرپرسانەی لوبنان کە نزیک بوون لە حیزبوڵڵا کە سزا دراون دەسەڵاتی خۆیان بەکارهێناوە بۆ ئەوەی کە بەنبەست یانێ بربەست لە بەردەم پرۆژەی ئاشتی لە لوبنان دروست بکەن و هەروەها پرۆسەی چەکردنی حیزبوڵڵایش بخەنە دواوە. نووسینگەی کۆنتترۆلکردنی داراییە بیانیەکان کە بە ئۆفەک ناسراوە دەزانین کە پێشتر لە مانگی خاکەلەوەدا سزای بەسەر عەلا حەمیەوە سەپاند و عەلا حەمیە کەسێکی نزیکە لە حیزبوڵڵا بازرگانێکە. ئێستا سزاکان فراوانتر کراون، تۆڕی بازرگانی و کەسانی دیکەش نزیک لەو سزا دراون کە لە لوبنان، لە سووریە، لە عێراق و هەروە لە عومان. چیان کردووە ئەمانە پارەیان بۆ حیزبوڵڵا کۆ کردوێتەوە، گرێبەستیان بۆ چا کردووە بۆ ئەو پارە بەدەربێن و هەروە کۆمپانیە ساختیان بۆ حیزبوڵڵا دروست کردووە. هەر لەم بارەیەوە ئەسکات بەسن کە بێتە وەزیری خەزینەی وەزیری دارایی ئەمریکا دەڵێ حیزبوڵڵا دەبێت چەک بکرێت تاکو و لوبنان داهاتوویەکی سەقامگیر و ئارامی هەبێت. بەسەنزی ئەوەی زیاد کردووە کە دەڵێ وەزارەتی خەزینە و یادارایی ئەمریکا بەردەوام دەبێت لە بە ئامانجکردنی تۆڕەکانی نزیک لە حیزبوڵڵا بۆ ئەوەی کە ئەم گروپە ئیدی نەتوانێت لوبنان لاواز بکە. سزادراونیەکی لەو کەسانە کە سزادراوە سلێمان فەرەنجیە کە ئەبێتە سەرکردەی بزوتنەوەی مەردەی لوبنان، یەکێک لە هاوپەیمانەکانی حیزبوڵڵایە زۆر نزیکە لە حیزبوڵڵا. وەزارەتی دارایی دەڵێت کە ئەو کەسە پارەی لە حیزبوڵڵا وەرگرتووە بۆیە تاکو لە کاتی هەڵبژاردنەکانی پارلەمانی لوبناندا ئەو کەسانەی کە سەربەخۆ بوون و ڕفۆرمخواز بوون و کاندیدی پارلەمان بوون بگرێتە ئامانج و هێرشیان بکێتە سەر، هێرشی میدیایی زۆرتر. هەروەها محمود قۆماتی سزادراوە کە جێگیری ئەنجومەنی سیاسی حیزبوڵڵایە. وەزارەتی خەزینەی ئەمریکا دەڵێ ئەو
هاو ئاهەنگی ئەوە کردووە کە پوڵ و پارە لە ئێرانەوە بە قاچاق بگوازرێتەوە بۆ حەزبوڵڵا لە خودی لوبنانیش بەرگری لە بەرژەوەندیەکانی حەزبوڵڵا کردووە. ئێستا دەزانین ئەم خولێنوێی سزاکان لە کاتێکدایە کە لوبنان و ئیسرائیل ئەوە چەند مایەن کە سەرقاڵی گفتوگون بۆ ئارامی بگەڕێتەوە بە شەڕی نێوان حەزبوڵڵا و ئیسرائیل کۆتایی بینێت، بەڵام حەزبوڵڵای لوبنان لەم چەند مانگەدا هەمیشە بەربەستی دروست کردووە لەسەر ئەم پرۆسەی گفتوگو و ئاشتیە. بەڵێ هێژای گوتنەی کۆلڤێدەکێ ئەو دانوستاندنانە سەرکێشیە ئەمریکا لەبەر واشنگتۆن دەناوبەرە کاربەدەستێن ئەمریکی و ئیسرائیلی و لوبنانی دەبڕێ بەدەچن. ئەرێ سپاس سۆران بۆ ئامادەبوونت. سۆران خاتریمان لەگەڵ بوو هەواڵنێری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوە.